زۆر سوپاسانەکەم. منیش سڵاوم هەیە و زۆر خۆشحاڵم کە ئەتوانیمە لەم بەرنامەیەدا بەشداری بکەم. پیرۆزبایی جەژنی ڕەمەزانیش لە هەموو موسڵمانانی دنیا دەکەم، بە تایبەت خەڵکی کورد. هەموو ئەو کوردە ئازیزانی لە هەموو سووچ و کەنارەکانی ئەم وڵاتەدا ئەژین و ئەم مانگە بە پاکی بە ڕۆژووبوون و ئێستا ژەژنێکی بەشکۆ ئەگەرن و منیش وەک دڵۆپێکی بچووک بەشداری ئەم دەریای خۆشیم. نەجمەی تەجەدود ساڵی 1950 لە شاری ڕێی هاتوۆتە دنیا. بۆ یەکەم جار لە تەمەنی 4 ساڵیدا لە بەردەم دایک و باوکە یەکەم گۆرانی دەڵێت کە دەبێتە مایەی خۆشحاڵی دایک و باوکی. دایکی کە دەنخۆش و شارەزا بووە لە ئاواز و گۆرانیدا دەبێتە یەکەم ڕاهێنەر و مامۆستای نەجمە. باوکی نەجمەش کە وەک دەڵێن دەنگخۆش بوو و زۆربەی کات لەگەڵ ئامێری گارسۆن کە ئامێرێکی ڕووسیا خۆی ژەنیاری بۆ و گۆرانی وتووە. تەمەنی دەگاتە 20 ساڵ کە دایکی کۆچی دوایی دەکات و خەم و ئازارێکی زۆری بۆ بەجێ دەهێڵێ، بەڵام دوجار ئەم ئازارە دەبێتە هەوێنەیەک بۆ گۆرانیەکانی. لە تەمەنی 26 ساڵیدا گۆرانی بێژانی گەورەی ئێران ئوستاد بەنان و ئوستاد قەوامی دەناسێ و لە لای ئەوان فێری ئاواز و ناسینی دەستگاکانی مۆسیقای ئێرانی وەک دەشتی و ماهور و هۆمایۆن دەبێت. آن چشم جادو را بگو، وان شاه خوشبو را بگو، مستان سلامت می کنم، مستان سلامت می کنم، مستان سلامت می کنم. لە دوای شۆڕشی ئێران کە زانکۆ و پەیمانگاکانی هونەر بەگشتیدا دەخرێن و خانمە گۆرانی بێژەکانی ئێرانیش ناتوانن گۆرانی بڵێن، نەجمە بۆ ماوەیەک دەوەستێ. بەڵام ساڵی 1985 ڕوو دەکاتە ئەکادیمیای چاوەش و لە لای مامۆستا ناسەحپور درێژە بە خوێندنی موزیک دەدات. تا دوجار لە ڕێیەم ئەکادیمیایەوە لەگەڵ خانمی هەنگامە ئیخوان ئاشنا دەبێت. هەنگامە کە یەکێکە لە گۆرانی بێژە ناسراوەکانی ئێران، نەجمەی تەجەدود بە مامۆستای داودی گەنجەیی دەناسێنێ. داودی گەنجەیی کە بە گەنجینەی ئاوازی ئێران ناسراوە بە نەجمە دەڵێ: من ئامادەنیم هاوکاری هەموو گۆرانی بێژێک بکەم، بەڵام حەزەکەم لەگەڵ تۆ کار بکەم. ئەو ئاشنایەتی و یەکتر ناسینە تا ئێستاش بەردەوامە. هەری هەسانم تاریک ئازیزم بەختم نبیایە، هەری جوان تەنیایی هەوار سەرنیشی بیایە، ئای نەگیرم نەگیرم نەگیرە گیان. نەجمەی تەجەدود خۆی دەڵێت: زۆر شت لە بیژەنی کەمکارەوە فێر بووم، هەروەها باشترین ڕاهێنانەکانم بریتی بوون لە گوێگرتن لە دەنگی محەممەد ڕەزا شەجەریان و مەرزیە و ئەدیبی خوانساری، خانمی هایدە و هەردوو مامۆستای گەورەم خوالی خۆشبووان بەنان و قەوامی. ساڵی 1990 لەگەڵ بیژەنی کەمکار ژیانی هاوسەرێتی پێکەوە دەنێ و کوڕ و کچێکی هەیە. بۆ یەکەم جارە لەگەڵ گروپی کامکارەکان لە ساڵی 1994 لە چەند کۆنسێرتێک لە فەرەنسا و ئەڵمانیا و هۆڵەندا و بەریتانیا و سوید و دانیمارک و بەلجیکا و هەرێمی کوردستان دەردەکەوێت. Pupa 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 rasha hawaro lanki hawaro lanki mewange shoto shofasha hawaro lanki hawaro lanki hawaro lanki. تا ئێستا چەند بەرهەمێکی نەجمە خانم بڵاو بۆتەوە کە ئەتوانین ئاماژە بکەین بە کۆنسێرتی کەمکارەکان لە ساڵی 1998، کۆنسێرتی گروپی شەمس لە سعداباد بە ناوی مەستان سەلاماند میکنند، هەروەها چەند بەرهەمێکی تر کە چاوەڕوانی بڵاو بوونەوەیە. هاوارە و لانکی هاوارە و لانکی
كوبراوا هوارو لانكي هوارو لانكي میوانتم تا سردوا هوارو لانكي هوارو لانكي هوارو لانكي قليلي دولي بين خاسك قليلي من زۆر حەزم لەم جلانەیە بە تایبەت لەبەر ڕەنگاوڕەنگبوون و جیاوازی ڕەنگەکانی. ئەو شتەش کە هەمیشە حەزم لێتی ئەوەیە کە بتوانین سوود لەم جلانە وەرگرین بۆ هەموو شارەکانی ئێران بە تایبەت خەڵکی کوردستان بتوانن جوانی ئەم جل و بەرگانە نیشان بدەن بەڵکو ڕۆژێک ئەم جلانە ببن بە جیهانی. واتە تەنها لە لای خەڵکی کوردستان نەمێنێتەوە. خۆم حەز دەکەم هەمیشە بەم جلانەوە بژیم و هاتوو چۆ بکەم. من پێشکەوتن و بەرەو پێشچوونێکی زۆرم لەم شارەدا بینیوە. بەڕێکەوت ئەو کاتەی لەگەڵ بێژەنی کامکار قسەمان دەکرد ئەو پێشکەوتنانە زۆر بەرچاو بوون. زۆر لەوەش خۆشحاڵ بووم کە خۆشبەختانە ئەم وڵاتە ڕۆژ بە ڕۆژ جوانتر و جوانتر و جوانتر دەبێت. حەزیانە دەستدانوان هەبووە ئەم ساڵنی مەبەستت گۆرانی وتنمە بە کوردیان من هەر لە منداڵیەوە گۆرانیم دەوت و زۆرتریش گوێم لە دایکم دەگرت دەنگی ئەوم دووبارە دەکردەوە و چاوم لێ دەکرد. کاتێک ئەو گۆرانی دەوت زۆرم چێژ لە دەنگی وەردەگرت و حەزم دەکرد ڕۆژێک بێتە پێش بتوانم وەک دایکم گۆرانی بڵێم بە تایبەت کە دەنگی بۆ قورئان خوێندن زۆر خۆش بوو قورئانی بە جوانی دەخوێند. بەڵامی تر بەداخەوە دەرفەت زۆر کەم بوو نەمتوانی بە تەواوەتی لەوە فێر بم. ئەگەرنا زۆر حەزم دەکرد ئەو ئاوازی قورئانە لەو فێر ببم. دواتر ساڵی 1955 یان 1954 بوو کاچوومە خزمەت خوا لێ خۆش بوو بە نام و قەوامی و لەو دوو مامۆستا گەورە و مەزنە زۆر شت فێر بووم بە تایبەت تەحلیل و تەسنیف. دواتر دوای شۆڕشی ئێران ئیتر بەداخەوە من نەمتوانی گۆرانی بڵێم تا ئەو کاتی کە لە ناوەندی فێربوونی چاوەش با خزمەتی بەڕێز ناسەحپۆر گەیشتم. لەوێ ماوەیەکی کورد لەگەڵ مامۆستا ناسەحپۆر کارم کرد و دواتر چوومە لای خانمی هەنگامەی ئەخەوان کە گۆرانی بەژێکی زۆر باشی ئێمە لە ئێران. ئەو منی بە مامۆستا داودی گەنجەیی ناساند. مامۆستا گەنجەیی مامۆستای مامۆستاکانی ئاوازە و سەرچاوەی مۆسیقای ئاوازە. کاتێک چوومەلای پێیوتم من لەگەڵ کەس کار ناکەم بەڵام لەگەڵ تۆ کار دەکەم چونکە تۆ ساتەکانی دەنگ بەباشی دەناسی و
دەتوانی بە باشی لەسەر تەحلیلەکان کار بکەیت. من پێشتر گوێم لە گۆرانی کوردی گرتە بوو، زۆریش حەزم لێ دەکرد، بەڵام کاتێک لەگەڵ بێژەن ژیانی هاوسەرێتیمان پێکەوەنا، ئیتر لە نزیکەوە توانیم سوود لەم ئاواز و گۆرانیانە ببینم. ئەو زۆر سەختگیر بوو لەگەڵم و ئەیوت ئەبێ لەهجەکە بە جوانی بەیان بکەیت. من ئەترسام کارەکە بە جوانی نەکەم و خراپی بکەم، بەڵام ئیتر دەنگە خۆشەکەی بێژەن کاری تێکردم و کاریگەری لەسرم هەبوو. گروپی کامکارەکانیش ڕێگەیاندام کە بە کوردی گۆرانی بڵێم. زیاتر لە هەموو شتێک بێژەنی کامکار لە لای من گرنگە و چێژ لەوە دەبینم کە زیاتر بەهۆی بێژەنەوە دەمناسن. من نامەوێ زۆر وەسفی بکەم و پیای هەڵدەم. ئەم پیاوە هێندە مرۆڤە، هێندە شەریفە کە من خۆم لە ئاستیا زۆر بەکەم دەبینم. ئێستا جار هەیە نەجمەی تەجەدود و جاریش هەیە دەڵێن نەجمەی کامکار خێزانی بێژەنی کامکار. ئەم گۆرانیە فۆلکلۆرە و تێمی گۆرانێکەش بێژەنی کامکار دابەشی کردو و تەنزیمی کردووە. یەکەم جار کە خۆی وتی و بۆی ماناکردم زۆرم حەزێ کرد و زۆرم حەز کرد ئەم گۆرانی بڵێم. ئێستاش ئەمە دەرفەتێکی باشە کام گۆرانیە بڵێم، لەگەڵەوەشدا کە شارەکە پیاوانەیە و پیاوێک بەسەر ژنێکدا وتوێتی، بەڵام وتم کێشە نییە چونکە زۆر حەزم لێ کرد و ئەویش یارمەتی دام کە گۆرانێکە بڵێم. تکایە. هرچند کتمه غریبی نشکنم عهد و پیمان
ئەگەر مەبەستان ئاوازی ئەکادیمیە پێشتر باسم کرد، بەڵام ئەگەر مەبەستان بەس گۆرانی وتنە، وتم کە سەرەتا دایکم مامۆستان بوو.
بە شێوەیەکی دیاریکراو بۆ نمونە سەعاتێک یان 2 سەعات ڕاهێنان ناکەم. بەڵام جار هەیە کە خەریکی شۆفێری کردنم لە ماڵەوە بۆ ئێستا خۆیان بە و ئەوانیش خوێندکاریان هەیە وانە بەگشتی ئەو خانمانە دەنگیان زۆر خۆش نییە، بەڵام من فێریان دەکەم کە چۆن گۆرانی بڵێن. لە من ئێوە دەیبینن ئەمە لەگەڵ هەموو مناڵانی جیهان لەگەڵ چەند گروپەدا ئێستا کاری کردو بە تایبەتی گروپە کوردەکان من جگە لە گروپی کامکارەکان لەگەڵ گروپی شەمس کە بەڕێز کەیخسروی پورنادری سەرپەرشتی دەکات کارم کردووە، جگە لەوان لەگەڵ هیچ گروپێکی تر کارم نەکردووە. بێژگە لە کامکارەکان و گروپێکی کوردی لەگەڵ هیچ گروپێکی کوردی ترە پەیوەندی نەکردووە؟ نا نەجمە خانم باوەڕە بەوە هەیە کە کارکردن لەگەڵ گروپی ترە بەبەرجێ خزمەتی دەنگی تۆ بکات، باوەڕت پێ هەیە کە کاربکەی لەگەڵ زۆربەی گروپەکانە؟
زۆر سپاسیان دەکەم حەز دەکەم ئەم کارە بکەم. بەڵێ لەم کاتەیە لەگەڵ چ گروپێکا تۆ ئێستا کارەکەیت یاخۆ بەتەمای لەگەڵ چ گروپێکا کارکەی لە ئایندەیە؟ ئێستا وتم لەگەڵ گروپی شەمس بڕیارە کۆمەڵێک بەرهەم تۆمار بکەین کە هەڵبەت بەرهەمەکان فارسین و کوردینین. واتە لەگەڵ ئەم گروپە کار دەکەین. ئەو گۆرانیانەی کە ئێستاوتم شعرەکانی بێژەنی کامکار هەڵی بژاردوون، هەڵبەتە ڕزامەندی خۆشمی لەسەر بووە، شعرەکانم پێخۆش بووە. بەڵام سەبارەت بە گروپی شەمس کۆمەڵێک گۆرانی ئامادەکراو بوون، منیش وتم وەک ئەم گۆرانی دەمەگری مەگری. شێوە ئەم پرسیارە دانێن بۆ میلۆدی کوردەکانیش کە میلۆدی کوردەکان ئەڵێیتەوە کە گۆرانە کوردەکان ئەڵێیتەوە هەر خۆت هەڵیانە بژێری یاخود بە هاوکاری مامۆستا بیژەنە چۆن ئەویان چۆن؟ بێژەنی کامکار هەڵیان دەبژێرێ، چونکە من زۆر ئاشنای شێعرەکان نیم و مانەکانیان نازانم و مانەکانیشیان بۆ من زۆر گرنگن. بۆم مانە دەکەن و لە میلۆدەکەشە یارمەتی مەدەن. منیش فێری دەبم و دەیڵێم. گۆرانی کوردی لەگەڵ گروپی کامکارەکان لە ئێران نزیکەی 5 بۆ 6 گۆرانی متووە. دووبارە لەگەڵ گروپی کامکارەکان لە سلێمانی لەگەڵ ئەدنان کەریم و بێژەنی کامکار و گروپی شەمس پێم وە بێت نزیکەی 15 بۆ 16 گۆرانی کوردی متووە. هەمووشی بە کوردی بۆ گۆرانەکان. نەجمە خانم بەنیازنیت لە ئایندەیە لە کوردستان بەتایبەتی لە سلێمانی کۆنسێرت وشت بکەیت؟ زۆر حەز دەکەم، زۆر دڵم پێوەیە. ئەگەر ئەو دەرفەتە بڕخسێ زۆر حەز دەکەم. حتمەن. سەرجەم گۆرانەکانی کوردی بێت. بەڵێ. بەڵێ. زیاتر حەز دەکەم بە کوردی بۆ خەڵکی سلێمانی گۆرانی بڵێم. نەجمە خانم یەک پرسیاری تایبەتی هەیە لەبارەی ژیانی تۆ و مامۆستا بیژەنەوە. کاتێک لەگەڵ مامۆستا بیژەن عاجزیەکە بێ لە بینتانە، دڵگرانیەکە بێ لە بینتانە کە تۆ زۆر بێتاقەتەکە و زۆر دڵگیرتەکە و زۆر عەسەبیتەکە، چۆن ئەوە نەبیتەوە لەگەڵی؟ زۆربەی کاتەکان هەموو ژن و مێردێک پێکەوە کێشیان دەبێت، وانە؟ زۆربەی جار کە ئەم کێشەیە ڕوودەدات کە هەڵبەتە ئەوەش کەم ڕوودەدا، بەڵام ئەو کاتەی کە تووڕە دەبم جاری وایە من ئەچمە دەرەوە لە ماڵ یان بێژان ئەچێتە دەرەوە. لەو کاتەیە من ئەو بەرهەمانی کە ئەرسەلانی کامکار ئامادەی کردوون کاکاری سەید عەلی ئەزغەرن و باتەنگی بێژەن وتراون، ئەچم گوێ لەوانە دەگرم و دەست دەکەم بە گریان و داوای لێبوردن دەکەم و دەڵێم خوایە بمبەخشە. زەنگی بۆ لێ دەدەم و دەڵێم لەکوێی؟ یان کاتێک دەگەڕێتەوە دەڵێم ببوورە لە هەموو شتێک، ببوورە ئیتر تەواو. تووڕەبوونی بێژەن کاتیە، زۆر بەکەمی تووڕە دەبێ و دواتر ئارام دەبێتەوە و لادی دەچێتەوە. دواتر مێرەبان دەبێ، خۆڕەنگە نێت بڵێ ببوورە، بەڵام دێت لە کارەکانی ماڵەوە یارمەتی مەدات
یاخود بە شێوەیەک دڵم ئەداتەوە کە من تێبگام کە ئەیەوێ ئەو حاڵەتە کۆتایی پێبێت و لە دڵم دەرچێت. هر یه جورایی از دل من در میره که من میفهمم که مثلا آره دوست داره که تمام بشه. نسبت خانم سکتی گرانی دومیانه گرانی گویشن نه گرانی شیری و جوانه بفر بله چشم. مگر خواجه
شیرینە شیرین شەمامە بەخوانت بینم خەڵم هەرامە بەخوانت بینم خەڵم هەرامە بەکەمی خانمەکان دەناسم جگە لە خواڵی خۆشببوو مەرزیە بەڵام لە پیاوەکان زۆر حەزم لە مەزهەری خاڵقی و ناسری ڕەزازی و حەزم لە سەید عەلی ئەزغەری کوردستانی و بێژەنی کام کارە چونکە من هەر کات گوێ لە دەنگی بێژەنی کامکار دەگرم دڵم بە توندی لێ دەدات سەراپا ئاڵوگۆڕم بەسەردا دێت بە تایبەت تەسنیفی غەمگین و دڵپەشێوم زۆر کاریگەری لەسرم دروست دەکات جیاواز لە سەبکەکەی خۆت سەبکێکی مۆدێرن بگریتە بەر یاخۆ گۆرانی مۆدێرن بڵێ من ئاوازی مۆدێرن نمیدونم منظورتون چیه نازانم مەبەستت لە ئاوازی مۆدێرن چییە ئەگەر مەبەستت پاپا بەڵێ لە مۆسیقای کۆنی ئێمەدا پاپی جوانمان هەبووە بە دەنگی ئاغای ویگن خانمی گوگوش زۆری تر وەکو ئیلاها بێجگە لە سەبکە سنەتێکەی خۆت سەبکێکی تر هەڵبژێری ئەتوانی گۆرانی بڵێ ئەتەڵای بڵێ خەلی دوستەوە زۆر حەزەکەم یەکێک لەو شتانەی لە مشکمایە ئەوەیە کە فێری مەقاماتی کوردی ببم بە تایبەت هۆرەکانی هەورامان زۆرم حەز لەوانەیە خۆ ئەگەر ڕۆژێک بتوانم فێری ئەوانە ببم پێم وایە ئیتر هەموو شتێک باش دەبێت دەستمە خانم با هەندێک پرسیاری تایبەت بە تەکنیکی دەنگت پێ بکەم بۆ نمونە ڕۆژی چەند سەعات بۆ کەسێکە بێوێ فێری گۆرانی وتن بێ بە باشی بۆ تەکنیکە باشیتەوە چی بکە ڕۆژی چەند سەعات ڕاهێنان بکات ئەوەل یە سەری تامرینە سەرەتا کۆمەڵێ ڕاهێنان بۆ گەرمکردنی دەنگ کە پێی دەوترێت ڕاهێنانی دەنگ واتە خوێندنی نۆتی مۆسیقی لە نۆتی خوارەوە لە دوی خوارەوە بۆ دوی سەرەوە ئەمەش بە هێواشی ئەبێ ڕاهێنانی لەسەر بکەین دوجار بەدەم ڕێگەوە یەکبێکی نۆتەکان دەڵێیتەوە بە مەرجێک دەنگت نەلەرزێ ئەبێ ئەم ڕاهێنانە بکەیت دواتر ڕاهێنان بەدەم و چاوت بکەیت وەک چۆن بنێشت ئەجویت بۆ نمونە لە شانۆگەریە سوود لەمە ئەبینین کە پوکەکانی سەر و خوار نابێ بنووسێن بەیەکەوە بەڵکو ئەبێ کراوە بن چەند ڕاهێنانێکی تریش هەیە کە ناتوانم لێرەوە بیڵێم چونکە کاتی نییە هەندێک ڕاهێنانی تریش هەیە وەک شێوازی هەناسە هەڵمژین و ڕاهێنان لەسەر ئەم هەناسەیە بە شێوەیەک هەناسە هەڵمژین لە دیافراگمەوە دەست پێ دەکا و دواتر سیەکانت پڕ دەکەیت لە هەوا و دوجار بەم شێوەیە دەیدەیتە دەرەوە سیەکان بەتاڵ دەکەیتەوە ئەم دەنگە دەردەهێنی تا هەناسەت تاو دەبێت ڕاهێنانێکی تر بریتیە لەوەی حەزت بەو شتە بکەی کە دەتەوێت بیڵیت واتە بتەوێ هەر شەعرێک بخوێنیتەوە
ئەبێ هەست بە شعرەکە بکەیت و دواتر بیڵیت. یعنی بێژگە لە تەمرینەکان ئەبێ حسیش لەگەڵێت یعنی ئەوە ضرورە ئەبێ حسیش سەر باشەکانی بەڵێ زۆر گرنگە. زۆر لە گۆرانی بێژەکان کاتێک کە گوێ لە شعرەکانیان دەگریت نازانی چی ئەڵێن. ئەمە زۆر گرنگە وەک هونەری دەربڕین وایە بۆ وێنە کاتێک دەڵێ بە خەڵکی بڵێ کە من ئاشق و مەسم ئەو دەنگۆیە ڕاستە کە من تۆبەکەم شکاند. ئەمە ئەبێ بە هەستێکەوە ئەم شعرە دەربڕیت کە گوێگێر لێ تێبگا. من بە خوێندکارەکانم وتووە کە ڕۆژانە 20 دقیقە بۆ نیو سەعات ڕاهێنان لەسەر ئەمە بکەن. دواتر زۆر بە ئاسانی ئەتوانن هەر شعرێک لەسەر ئەو ئاوازی کە هەیەی بیخوێنەوە و بیڵێن. حەزم لە هەردووکانە چێژ لە هەردووکان وەردەگرم، بەڵام فارسی لەبەر ئەوەی کە باسانتر ئەتوانم بە فارسی گۆرانی بڵێم و دەست و پێم نەبەسراوەتەوە. ترسی ئەوەم نییە کە هەڵە بکەم. کەمێک لە سەرەتادا سەختە، بەڵام دواتر کە گۆرانی دەڵێم ئیتر حەست ئەکەم بە ئاسانی ئەتوانم بە فارسی گۆرانی بڵێم. دیارە فارسی چونکە زمانی دایکمە بە ئاسانتر ئەتوانم گۆرانی بڵێم. دواترین گۆرانی تا گۆرانی مەلوولجانە ئەگەر پێشکەشوانیکەی زۆر سپاس دەکەین، بەڵام زۆر پێش ئەوە زۆر سپاس دەکەین بە ئامادەبوون لەم پرۆگرامەیە کە ئەوەماندوومان کردی هەرکرد کێشا و دەنگت خۆش بێ و هەر بمێنی بۆمان. ئەگەر هەر پەیامێکت هەیە بۆ خەڵکی کوردستان لە کۆتایی پرۆگرامەکەیە بتوانین پێشکەشوانی بکەین. زۆر سپاسی بانگێشکردنتان دەکەم و ئەو هەموو خۆشەویستی کە بە منتان بەخشی. من تەنیا ئارەزووی سەلامەتی و خۆشگوزەرانی بۆ ئەم خەڵکە زەحمەت کێشە دەکەم و تەمەنا دەکەم لەم سەعاتەدا خواگوێی لە دەنگم بێ و ئەوەی کە بۆم داوا کردوون پێیان ببەخشێ. هیوادارم هەمویان هەمیشە ڕاوەستاو بن و ڕۆژ بە ڕۆژ بەتواناتر بن. خۆشەویستانم لێرەدا هاتی لە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆژمان و جەژنی ڕەمەزان لە هەموو لایەکتان پیرۆز بێت و کاتێکی خۆش لەگەڵ ئەم دەنگە پڕمێر و پرسۆزەی خاتون نەجما دەجەد و کاتێکی خۆش.
وفتای بالاس بام ملولیان روزی چجوره وفتای بالاس بام ملولیان روزی چجوره صبحونی مرو ملولیان از روی باره صبحونی مرو ملولیان از روی باره مگری مگری ملولیان ملولیان ملو گریان گرانه مگری مگری ملولیان ملولیان ملو گریان گرانه نردم بات به بابانه خوری لبانه نردم بات به بابانه خوری لبانه عزیزم نخوش کفی دیدگم شیرین زواری عزیزم نخوش کفی دیدگم شیرین زواری